ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. زۆر خۆشحاڵم کە بە بەرنامەیەکی ترەوە لە خزمەتێوەی ئازیزدا. سێ بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکەمین بابەتمان نووسینێکە لە بەڕێز دکتۆر ئەحمەد فاتح محەممەد. لێکدانەوەیەکیە لەسەرەوەی کە لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیلدا چی ڕوویدا. سەرنجام لە 13 ژوئنی 2025 زاینیدا شەڕێک لە نێوان ئێران و ئیسرائیلدا ڕوویدا. ئەم شەڕە تا 25 ژوئن بەردەوام بوو و دوای ئەوە کۆتایی پێهات کە ئەمریکا بە فڕۆکەی B2 بۆردومانی دامەزراوەکانی ئەتۆمی فۆردۆ و نەتەنزی کرد. دوای ئەو بۆردومانەش ئەمریکا فەرمانی بە هەردوو وڵات کرد کە پێویستە شەڕەکە ڕابگرن. لەم بارەیە و پرسیارگەرێکی زۆر هەیە. ئەم شەڕە چی بوو؟ کێ سەرکەوتوو بوو؟ پەیامی ئەمریکا بۆ ئەم شەڕە چی بوو؟ لێرەدا چاوخشانێک دەکەین بەسەرم سێ پرسیارێدا و تیش دەخێنە سەر ئەم پرسیارانە. یەکەمیان کێ براوەی جەنگەکە بوو؟ پێوانەی سەرکەوتن لە شەڕێکی لەم جۆرە کارێکی ئاسان نییە، چونکە هەردوو لایەن ڕاستەوخۆ لە ڕێگەی سوپا و شەڕێکی بەرەییەوە ڕوبەڕووی یەکتری نەبووبوونەوە، بەڵکو ئەم شەڕە پشتی بەستە بوو بە شەڕی دیجیتاڵی، سایبەری، زیرەکی دەستکرد، هێرشی درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوان و موشک و ڕاکێتەکان. لێردا گەر باسی بکەین لە دەستکەوتەکان لە نێوان هەردوو لایەنی شەڕەکەدا، سەرەتا باسێکەین لە دەستکەوتەکانی ئیسرائیل لە ڕووی تەکنیکی و زانیاری، لێدانی ورد لە دامەزراوە هەستیاریەکانی ئێران، کۆنتڕۆڵکردنی ئاسمانی ئێران لە ڕێگەی فڕۆکە پێشکەوتووەکانەوە، گورزی توند لەلایەنی ئێرانی، کوشتنی زۆرێک لە فەرماندەکان و زاناکانی بواری ئەتۆمی ئێران، سەلماندنی باڵادەستی ئاسمانی، تەکنۆلۆژی و هەواڵگری ببورن هەواڵگری لە دەستکەوتەکانی ئیسرائیل بوون لەم شەڕەدا. باسێکەین لە دەستکەوتەکانی ئێران لە بەرامبەردا. سەرەڕایەوەی کە ئێران زیانێکی زۆری لەم شەڕەیە بەرکەوت، بەڵام ئەویش دەستی خۆی وەشاند و لە ڕێگەی موشک و درۆنەکانەوە کاریگەری خۆی لەسەر ئیسرائیلدانا. سەلماندنی هێزی موشکی خۆی بەسەر ئیسرائیلدا یەکێک لەو دەستکەوتانە بوو بۆ ئێران و لەو بوارەوە کە تا ئێستا هیچ هێزولایەنێک بەم شێوەیە لە قوڵای ئیسرائیلی نەداوە توانی نەختێک سەرنجی دنیای ئیسلام و عەرەبیش بۆ لای خۆی ڕابکێشێ. وەلا هەمویان خاڵێک گرنگتر کە تایبەتەن بۆ کۆماری ئیسلامی زۆر گرنگ بوو، پارێزگاری لە مانەوەی دەسەڵاتی حکومڕانی خۆی کرد. ئەگەر نەتیجە گیریە بکەین بە پێی ئەم دەستکەوتانە کە باس کرا، ئەزانین کە هەردوو لایەن لاوازی خاڵی تەکنیکی خۆیان بەدەست هێناوە. لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە کە شەڕێکی سەرتاپاگیر ڕووی نەدا. بزانین پەیامی ئەمریکا چ بوو لەم شەڕەدا. ئەگەر چی ئەمریکا لایەنی ڕاستەوخۆی شەڕەکە نەبوو، بەڵام بە هەموو توانای سیاسی و سەربازی و گۆڕینەوەی هەواڵگری خۆیەوە ئامادە بوو. ئەمریکا لەم شەڕەدا چەند پەیامێکی استراتیژی هەبوو. پەیامی یەکەمیان ئاسایشی ئیسرائیل بۆ وان هێڵی سوورە. ئیسرائیل کوڕی ناسک و نازاری ئەمریکایە، بۆیە هەر کاتێک ئەم کوڕە بکەوێتە مەترسیوە بێگومان ئەمریکا لە هەر مۆزوعێکا بێت دەخاڵەت دەکات. دەمە قاعیدەیەکی نەگۆڕە بۆ ئەمریکا. بەشی پەیامی دووەمەکەی، پەیامی دووەمی ئەمریکا بۆ ئەم شەڕە نابۆشەڕی سەرتاپاگیر بوو. واشنگتۆن لە ژێربەژێر ئاگاداری ئیسرائیلی کردەوە کە نابێت هەوڵ بدات شەڕەکە بگاتە خاڵێک کە هەموو شتێک لە دەست دەربچێت و شەڕ بچێتە قۆناغەیەکی سەرتاپاگیر. پەیامی سێیەم ئەوە بوو کە فشار بۆ سەر ئێران بەردەوامە، بەڵام بەبێ ڕووخاندنی دەسەڵاتەکە. واشنگتۆن هەوڵی ڕووخاندنی ڕاستەوخۆی دەسەڵاتدارانی ئێرانی نادات، بەڵکو دەیەوێت دەست و پەیوەندەکانی ئێران لە ناوچەکەدا کورت کاتەوە. پرسیارێکی ترکە لەسەر ئەم شەڕە هەیە، ئایا شەڕ بەڕاستی کۆتایی هاتووە؟ وەڵامەکە بە کورتی نەخێرە. شەڕ بە شێوەی ڕاستەوخۆ لەوانەیە بە کاتی ڕاوەستا بێت، بەڵام ئەو ژینگەی کە ئەم شەڕەی بەرهەم هێناوە تا بێستا شەر بەردەوامە. نە ئێران وەک دەسەڵاتی سیاسی کەوتووە و نە ئیسرائیلیش بڕیاری داوە واز لە سیاسەتی شەڕ بهێنێت. کەواتە وەستانی شەڕ لە ئێستادا ئاگربەستێکە بۆ ئەوەی کە هێزەکان بە تایبەتی ئیسرائیل خوێندنەوەیەکی گشتگیر بۆ خۆی بکات و بزانێت خاڵە لاوازەکانی کامانە بوون. ئێرانیش لە بەرامبەردا پێداچوونەوەیەکی گشتگیر بەخۆی و تایبەتەن هاوپەیمانەکانی دابکات، چونکە هاوپەیمانەکانی هیچ ڕۆڵێکیان نەبوو، بە تایبەتی لە عێراق، لوبنان و یەمەن. بزانین دانوستانەکان ئاخوایە ئەنجامێکیان دەبێت یاننا، چونکە ئەم شەڕە
دوای دانوستانێکی پێنجخولی ڕوویدا. دانوستانە بەردەوامەکان چ ڕاستەوخۆ بن یان لە ڕێگەی ناوبژیوانەکانەوە وەک قەتەر و عومان و لەم ئاخیردا یەکێتی ئوروپا هێشتا نەگەیشتوونەتە ڕێکەوتنێکی گشتگیر، بەڵام ئاماژە سەرەتاییەکان دەری دەخەن کە هەردوو لایەن ویستیان هەیە لە ئێستادا خۆ لە شەڕ دوور بگرن. لەلایەن ئێرانەوە ئاماژە هەیە کە ئێران ویستی ڕێکەوتنی تێدا لە بەرامبەرەوەی کە فشارەکانی لەسەر کەم بکرێتەوە لەم خۆناغەدا. لەلایەن ئیسرائیلێشەوە ئامادەگی هەیە بەمەرجێک ئێران دەستبەرداری تەواوەتی بەرنامە ئەتۆمیەکەی ببێت، دوور بێت لە دەستێوەردان لە عێراق، سووریا، لوبنان و یەمەن و هەموو ناوچەکە. بەڵام کێشەکان چین و بۆ ئەوتێت کە ئەم دانوستانە زۆر ناسکە و ئەگەری هێز و بشکێت. لە نێوان ئەم دوو هێزەدا هیچ باوەڕ و سیقەیەک بوونی نییە، هەردووکیان بە چاوی گومانەوە تەماشای یەکتری دەکەن و ترسیان لە یەکتری هەیە. ئەمەش ڕەنگە ڕێڕەوی دانوستانەکان زۆر لاواز بکات. و لە کۆتاییشدا ئەوەی لە نێوان ئێران و ئیسرائیل ڕوویدا نە شەڕێکی یاساییە نە ئاشتێکی پوچەڵیشە، بەڵکو بەشێکی دانەبراوەیە لە ناکۆکی و شەڕ و کێشەی نەبراوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی. نە لایەنی سەرکەوتوی ئاشکرا دیارە نەشکست خواردنی کۆتایی بوونی هەیە، بەڵکو تەرازوی هێز بەردەوام لەم ناوچەیەدا دەگۆڕدرێت. پەیامی ئەمریکاش ڕوون بوو، پشتیوانی مەرجدارە و شەڕ هەڵبژاردە نییە. تا ئەو کاتەی نەخشەیەکی ئاسایشی نوێ بۆ هەرێمەکە و بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست نەکێشتێت، وەستانی شەڕ تەنها ئەگربەستێکی کاتی دەبێت و هێشتا بەشەکانی دیکەی کە لە ڕێیە کۆتایی نەهاتوو.
بۆ ئەوەی مەترسیەکانیان بشارنەوە پێویستە ترس بخڵقێنن. باسێک لە مافیای مادە هۆشبەرەکان. لەگەڵەوەی کە کۆماری ئیسلامی دەستە زیندانیانی تاوانبار بە قاچاقی مادە هۆشبەرەکان لە سێدارە دەدات، بەڵام گرفتی گیرۆ دەبوون بەم مادانە نەک هەرکەم نەبووەوە بەڵکو بەردەوام ڕوو لە زیادبوونیشە. پەیوەندی چوونەسەرەوەی ئەدامەکان لەلایەکەوە و بەرینبوونەوەی خەرید و فرۆشی مەوادی مخدر و چوونەسەرەوەی ژمارەی گیرۆ دەبووان بەم مادانەوە لە ئێراندا لەلایەکی دیکەوە ئەو ڕاستیە دەگەێنێ کە بەڵای ماڵوێرانکەری احتیات بەهۆی گرێدانی شەبەکە و تۆڕی بەرهەمهێنان لەلایەکەوە بڵاوکردنەوەی مادە هۆشبەرەکان بە مافیای دەوڵەتیەوە لەلایەکی ترەوە نەگڕوو لە کەمبوونەوە ناکات، بەڵکو ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر دەبێتەوە. سیاسەتی سزای ئەعدام لەلایەن ڕژیمەوە نەک بۆ بربەرەکانێکردن لەگەڵ گیرۆ دەبوون و قاچاقچێتی مەوادی مخدر، بەڵکو بۆ خڵقاندنی کەش و هەوای ترس و وەحشەت لە کۆمەلگادا و لە هەمان کاتدا ڕێگەش بۆ بازرگانیکردنی مافیای دەوڵەتی ناوڕژیم بە مادانەوە خۆش دەکات. هەراوهوریای بەناو بربەرەکاریکردن لەگەڵ مادە هۆشبەرەکان بۆ شاردنەوەی ئەم ڕاستیەیە. زۆربەی ئەو کەسانە کە ئیعدام دەکرێن لە ڕاستیدا تەنیا وردە قاچاقچیەکن. گومان لەوەدا نییە کە ئەم قوربانیانە سەریان بە هیچ ناوەندێکی دەسەڵاتی ڕژیمەوە بەند نییە، هەر بۆیە ئیعدامیش دەکرێن. قاچاقچیانی سەرەکی کە سەر بەدام و دەستگا حکوومەتیەکانن نەدەکەونە بەر بە دوواداچوون و نە ئەگەر بە هەر هۆیەکی شۆبکەونە داوەوە سزای مەرگیان بەسەردادێ. ئەم دەستەیە لە قاچاقچیان تەنانەت ئەگەر ڕاستە و خۆش سەر بە ئۆرگانە حکوومەتیەکان نەبن ئەوەندەیان دەست دەڕوات کە بتوانن مەئمورانی ئاسە جۆراوجۆرەکان بە پۆڵ و یان بە هەڕەشە بێدەنگکەن و خۆیان لە سزا و بۆسەی مەرگی سەر ڕێگای خۆیان لادەن. ڕاستیەکە هۆیە کە ئەم ڕژیمە تەنها بە پێکێنانی ترس و وەحشەت و کوشتار و جەنایەت دەتوانێت ڕۆژی مەرگی خۆی دوا بخات. ئەم ڕژیمە معتاد بە مەرگە، دەبێ بکوژێ، دەبێ زیندانەکان پڕ بن تاکو بتوانێت درێژە بە ژیانی خۆی بدات. سەرانی ئەم ڕژیمە بۆەوەی مەترسیەکانیان بشارنەوە پێویستە ترس و وەحشەت بخڵقێنن. ئەمانە بەبێ خڵقاندنی ترس و وەحشەت بەبێ جینایەت و کوشتاری بەردەوام خەویان ئاڵۆزە، کەواتە با دەست لە ناودەستیەک خەویان ئاڵۆزترکەین. نعمت اومدی عشقم گروی یکاوری یکامنجی گروی یواری آزادی گروی یواری آزادی آزادی دنگی تو اومدی آزادی دادور آفری آزادی مافی در بری آزادی میلیون آوری ابو مال متو ماجی عشقم گروی یکاوری یکامندی من گروی یکاوری یکامندی گروی یواری آزادی آزادی دنگی اومدی آزادی دنگی اومدی بندی خانه دا کلاین با بزیگر ویرانکی نکل کردستان همو ایران همو مال متو مادی عشقم گروی یکاوری یکامندی عشقم گروی یکاوری یکامندی گروی هواری آزادی گری هواری آزادی آزادی دنگی تو اومدی آزادی دنگی تو اومدی موت او دیلیان
زودی لیا لپشوره پولاوم آسوی دیوای گشی هرگیز و ناکام مدام زیزار بیگنی لپشم درک گلو ترس آریامم بو خواستی امو ماله متو مجی کشمن گروی یکاوری یکامندی گروی هواری آزادی گروی هواری آزادی آزادی دنگی تو مجی آزادی دنگی تو مجی دنگی جهانی دیسنو دادن هواری یک گردو یا با نخروشی یک جار الارز بندی خانه تا دنگی یکسی آزادکین کالای بداد ویرانکین دنگی یکسی آزادکین کالای بداد ویرانکین همو مالی مطو مجین کشمن گروی یکاواری یکامندی همو مالی مطو مجین کشمن گروی یکاواری یکامندی گروی آواری آزادی آزادی دنگی تو مجی گروی آواری آزادی آزادی دنگی تو مجی آزادی دنگی تو مجی دوایین بابەتی بەردامەی ئەمڕۆمان ئامارێکە لە شەڕی نادیاری کرێکار و سەرمایەدار لە شوێنی کاردا. هەروەک بەداخەوە هەمووتان ئاگادارن ڕۆژێک نییە کە هەواڵی دڵتەزێنی ڕووداوەکانی شوێنی کار لە ئێران بڵاو نەکرێتەوە. بە پێی و ئامارانەی لەلایەن ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیەوە بڵاو دەبنەوە ساڵانە بە ڕێژەی مامناوەند بەلانی کەم 2000 کرێکار لە ئەنجامی ڕووداوە ڕاستەوخۆکانی شوێنی کاردا گیانیان لەدەست دەدەن و دەیان هەزار کەسیش بریندار دەبن و لە چرخەی کار دەکەونە دەرەوە. ئەمە تەنها یەکێکە لە بەرەکانی شەڕی نادیاری ڕاستەقینە کە لە نێوان چینی کرێکار و سەرمایەداران و حکوومەت لە بواری کار و بەرهەمهێناندا بوونی هەیە. لەم شەڕە نایەکسانەدا خاوەنکاران بە هاوکاری یەکتر زیانەکانی بەرەی کار دەشارنەوە. ئیدارەی کاریش لەلایەکی ترەوە تەنها زیانی ئەو کرێکارانە بڵاو دەکاتەوە کە بیمەکراون و ئیمکانی شارنەوەیان نییە. بۆیە ئەوەی لە ڕێگەی هەواڵگیری فەرمیەکانەوە لەم بارەیەوە بڵاو دەکرێتەوە بە هیچ شێوەیەک ناتوانێت هەموو ئەو ڕاستیە بێت کە ڕوەدات. هەروەها لە ئێراندا هەرگیز ئاماری ورد و بەڵگەدار لە ژمارەی و کرێکارانەی کە بەهۆی پیسبوونی ژینگەی کار و نەخۆشیەکانی پەیوەست بەو ژینگەیەوە گیانیان لەدەستدەدەن یان کەمەندام دەبن بوونی نییە. ئەو ئامارانەی بە شێوەی فەرمی لەم بوارەدا بڵاوەکرێنەوە بە هیچ شێوەیەک ناتوانین متمانەیان پێ بکەین. بۆ نمونە و ڕووداوانەی بۆ کرێکارانی ئەفغانی ڕوودەدەن لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت. لە ئاماری گیانەدەستانی کۆڵبەران هیچ باسێک ناکرێت. ڕووداوگەلێکن کە لە نێوان کرێکار و کارفەرما و خێزانی کرێکاری گیان بەختکردوودا بە شێوەیەکی نافەرمی بە زیانی کرێکار چارەسەر دەکرێن و پێشینەی ئەوانیش لە هیچ شوێنێک تۆمار ناکرێت. بەڵام ئەوەی لەم نێوانەدا سەرنجڕاکێشە ئەوەی کە هەر ئەم ئامارانش دەری دەخەن کە ڕێژەی ڕووداوەکانی شوێنی کار لە ئێران هیچ کە کەم نابێتەوە، بەردەوام ڕۆژ لەگەڵ ڕۆژ لە زیادبووندایە. بەپێی هەمان ئەو ئامارانە، ئەو ئامارە ناتەواوانەی کە لەلایەن خودی ڕژیمەوە بڵاو دەبنەوە ساڵانە بە ڕێژەی مامناوەند 30,000 ڕووداوی شوێنی کار لە ئێران تۆمار دەکرێت. لەم ئامارەدا مردنی پێشوەخت و مردنی بە شێوەیی و بێدەنگ، مردنی و کرێکارانەی کە لە ئەنجامی کار لە ژینگە پیسەکانی وەک پێترۆشیمی نەوت و هیتر کار دەکەن و زۆر جار بە نەخۆشیەکانی جۆراوجۆر و پیربوونی پێشوەختە گیانیان لە دەستدەدەن لە بەرچاو نەگیراوە. ڕاستیەکەوەیە کە کارفەرمایان لەسەر بنەمای قازانجخوازی و تەماحکاریان
نەخولیایان لە باشکردنی پاراستنی ژینگەی کاری کرێکاران هەیە و نە نیگەرانی لە دەستانیانن لە ئەنجامی ڕووداوەکانی ژینگەی ناپارێزراوی کار. ئەوان تەنانەت ئەم نیگەرانیەشیان نییە کە کرێکاران لە ترسی گیان شغڵەکانیان بەجێ دێڵن، چونکە دەزانن کە کۆمەڵێک بێکار لە مەیدانەکانی کار و لەبەر دەرگای کارخانە و کارگاکانیان ڕیزیان بەستووە و هەر کاتێک بیانەوێت دەتوانن کرێکارانی دیکە بەدیل بگرن و لە هەمان شوێن و ژینگەی ناستاندارد و ناپارێزراوی کاردا هەر کارێکی ئاسانیان سەختیان پێ بسەبێنن. لەوەها بارودۆخێکدا کرێکاران خۆیانن کە دەبێت بیر لە خۆیان بکەنەوە بە خەباتی ڕێکخرا و کارفەرمایان و حکوومەت ناچار بە دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بکەن. دابینکردنی ئەمنیەتی شوێنی کاریش وەک هەر داواکاریەکی دیکە تەنها بە خەبات لە دژی سەرمایەداران و حکوومەتەکانیان بەسەریاندا دەسەپێنرێت. وەخۆری گەشی ئازادی شەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولیەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ڕۆژهەڵاتم خۆشاوە و وەتەمبی دوژمنانەکە لەبەر خۆدان بەردەوامە و ڕۆژی ڕوونیان تاریگەکە. بەخۆکەی بێستەم کارن تویان نەمێنێ لە ئێرانە بە یەکجاری بیری کۆنیان بسرێتەوە لە جیانە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە. بینەرانی خۆشەویست گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارین ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجی ئەوەی عزیز بوو بێت و کەڵکی پێویستی لێوەربگرن. زۆر سپاس بۆ ئێوە تا لێکدانەوە هەڵوێستێکی دیتر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم. ماڵەوە.